سڵاو عزیزان، هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشێکی تر لە بەشەکانی پەیمانگە تەکنیکەکان بەشە پزیشکەکان کە ئەویش بەشی تیشکە بۆ ساڵی خوێندنی 2021-2022 بۆ ئەوەی بزانین کەمترین کۆنمرەی وەرگیراو بە پارالێل زانکۆڵاین ئێواران چەند بووە. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر، ئەندامی لژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین، زانیاریەکانی خۆمان بۆ ئەوەی خۆشەویستە گوازینەوە تاوەکو ئێوەش بەرچاوڕوون بن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین بە بەکارهێنانی کەمترین کۆنمرەکانمان کە لە ڤیدیۆکانمان بۆ ئەوەی خۆشەویست پەخشیەکەین بۆ ئەوەی ئەو بەشانێک کە دڵخوازی خۆتانە کەمترین کۆنمرەکانی بزانن ئایا ئەگونجێت لەگەڵ کۆنمرەکانی ئێوەیە یاخۆت بەرزترە. لەبەرەوە وەکو بناغەیەک ئەو کۆنمرانەی ئێمە باسیەکەین بەکاری بێنن بۆ ئەوەی پڕکردنەوەیشی سەرکەوتوانە جێبەجێ بکەن. لایک، کۆمنت، سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن، کەناڵەکەمان بۆ هاوڕێیانتان شێر بکەن بە تایبەتی ئەوانەی پۆلی 11 ئامادەین و ئەم ساڵە بن بە پۆلی 12 بۆی ئەوانیش سودمەند بن لە کەناڵەکەمان بە وردی ئەو کۆنمرانە بزانن کە دڵخوازی خۆیانە و ئەیانەوێت بۆی بخوێنن بۆ ئەوەی بە چاچی خۆیان ماندوو بکەن و زیاتر سەرکەوتوو بن. سەرکەوتوو بن ئینشاءڵڵا.